سەبارەت بە بارودۆخی کۆڵبەران و کوژران و بوونە قوربانیان لە کاتی کاری کۆڵبەریدا گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئەرسەلان یار ئەحمەدی بەرپرسی ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک ئەرسەلان سڵاوت لێبێت. ماوەیە کە ژمارە قوربانیەکان و بەتایبەت کوژراوان زیادی کردووە، ئەوانەیە کە کاری کۆڵبەری دەکەن، بۆ کاری ئەمە چییە؟ سڵاو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانتان. سەرەتا دەبێ بڵێم هۆکاری بەرزبوونەوەی ژمارەی کوژرانی کۆڵبەران دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو تا سوپای پاسداران و هێز ئەمنیەکانی دیکە، هێز چەکدارەکانی دیکەی ئێران دەیانەوێت بە تەواوەتی سنوورەکانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان دابخەن و هەر بۆیەش سوپای پاسداران بەشێکی لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی بە ئەستۆ کردووە، یعنی پاراستنی بەشێک کە ئەوە لە ڕاستیداوە دەبێ ئەرکی هێزە سنووریەکان بێت، بەڵام سوپا خۆی ڕاستەوخۆ هاتێتە ناو کارەکە و یعنی ئەو هێزەکانی ئەوان لە سەر سنوور جێگیر کراون و ئەوەش کە ئەم ساڵ ڕێژەی کوژران و بریندارەکان زیاد بووە. ئەگەر چاوێک لە ئامارەکان بکەین، لە ڕاستیدا زۆربەی قوربانیانی ئەم ساڵ لە پارێزگای کرماشان و لە سنووری شاری پاوە تۆمار کراوە کە لە شاری نەوسود و بانە 85% ئەو کۆڵبەرانەی کە ئەمساڵ بوونەتە قوربانی لە سنووری ئەو دوو شارە بوون. باشە کاک ئەرسەلان، پێشتر لە ورمێ ژمارە قوربانیان زۆرتر بوو، ئێستا لە کرماشان بۆچی یانی ئەمە؟ یەکێک لە هۆکارەکانەوە بوو کە وتم ئێستا سنووری پارێزگای ئورمێ هادە سوپای پاسداران و هاتوچۆی کۆڵبەران زۆر زەحمەت بووە، یعنی سنوورەکانیان دەتوانین بڵێن زۆر هاتوچۆکەیان سەخت کردوێتەوە و دەبینین دوو ڕۆژ ڕابردوو کۆڵبەرێکی خەڵکی سەرماس لە سنووری بانە بریندار بووە و چەند ڕۆژ پێشی کۆڵبەرێکی خەڵکی شنۆ هەر لەوێ کوژراوە. ئەمە دەری دەخات کە کۆڵبەرەکانی ئەو ناوچانە بەهۆی ئەوەی دەرفەتی ئەویان نییە لە سنووری پارێزگای ئورومیە کۆڵبەریکەن، بەهۆی ئەوەی پاراستنی سنوورەکان لەو ناوچانە سەختتر بووەتەوە، ڕوو لە شارەکانی پارێزگای سنە دەکەن. و یەکێکی دیکە لە هۆکارەکانیش ئەوەیە کە لە پارێزگای کرماشان هێزە ئینتیزامیەکان چەکی ساچمەییان بەکارهێناوە و بۆ هەم ئەوەی ڕێژەی قوربانیەکان چۆتە سەرەوە دەبی. و یەک لە هۆکاری دیکەش ئەگەر وەک ئاگادارن ماوەی مانگی ڕابردوو وەزارەتی ئیطلاعاتی ئێران ڕاگەندراوێکی بڵاوی کردەوە و ڕایگەیاند کە 4 پێشمەرگەی حزبی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە سنووری ئورومیە دەست بەسەر کراون و لە ناو ڕاگەندراوەکەیدا ئاماژەی بەوەدا و کە ئەوان چەکوچۆڵ و کەرەستەی وڵاتی ئیسرائیلیان هێنا و ویستیانە تەقینەوە بکەن و لە ڕاگەندراوەکەیدا ڕاستەوخۆ ئاماژەی بەوەدا و کە کۆڵبەران ئەم چەکوچۆڵیان هێناوەتە ناو خاکی ئێرانەوە و ئەمە هەر ئەو کاتی چالاکانی مەدەنی ڕایگەیاند کە ئەمە جۆرێک سناریۆیە، هەم سناریۆ بۆ ئەو 4 پێشمەرگەیە کە بەدیل گیراون و هەمیش ئەوەی کە گڵۆپی سەوز هەڵکەن بۆ کوشتنی کۆڵبەران و بەداخەوە دوای ئەو یەک مانگە ئەگەر چاولەکەین ئەمساڵ هەموو 27 کۆڵبەر کوژراون. لە کۆی ئەو 27 کۆڵبەرە 14 کەسیان بە تەقەی ڕاستەوخۆ بووە، لەو 14 کەسە 7 کەسیان دوای ڕاگەندراوەکەی وەزارەتی ئیطلاعات کوژراون. یعنی لە کەمتر لە یەک مانگدا 7 کۆڵبەر بە تەقەی هێزە چەکدارەکانی ئێران کوژراون و ئەمە دەری دەخات کە بدیان هەوێ زەختی زیاتر بخەنە سەر کۆڵبەران، زیاتر خەڵک بخەنە سەر کاسبکارانی سەر سنوور و بە چاندنی هەر لە یەک مانگی ڕابردوودا لە چەند مانگی ڕابردووە لە سنووری بانە 7 کۆڵبەر چوونەتە سەر مین و لاقیان لەدەستداوە. باشە کاک ئەرسەلان، سەرڕای ئەو هەڵمەترسی لە کاری کۆڵبەریدا هەیە، هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆچی زیاتر پەنا دەبنە بەر ئەم کارە کە هێندە مەترسیدارە؟ لە ڕاستیدا ئێستا دەزانین بەهۆی ئەو گەمارانەوەی لەسەر ئێرانە، بەهۆی هەموو خەڵکی ئێران لە ژێر گوشاردان، بەڵام خەڵکی کوردستان و ناوچە سنوورەکانی دیکە ئەو گوشارەیە زیاترە بەهۆی نەبوونی دەرفەتی کار. دەبینین ڕێژێکی زۆری لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان یان ڕوو لە باشووری کوردستانەکەن بۆ کارکردن یان دەچنە شارەکانی دیکەی ئێران و ئەوانەیش کە ئەو دەرفەتیان نییە هیچ ڕێگایەکی دیکەیان نیە بۆی بتوانن بژێوی خۆیان بەدەست بێنن، ناچارن ڕوو لە کۆڵبەریکەن لە حاڵێکدا دەزانن کە گیانیان 100% لە مەترسیدایە. باشە، سیاسەتی حکوومەتەکەی ئیبراهیم ڕئیسی بەرامبەر کۆڵبەران لە چاو حکوومەتەکانی دیکە هیچ جیاوازیەکی هەیە؟ لە ڕاستیدا ئەوان کە هاتنە سەرکار لە کابینەی ڕئیسی یەکی لە دروشمەکانیان لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بوو کە کاری
کۆڵبەران ڕێک دەخەنەوە ئەو کەسانەی کە لە ناوچە سنووریەکانن بتوانن لەو دەرفەتە کەڵ وەرگن بەڵام نەک ئەوە نەکراوە دەبینین ڕێژەی کوشتنی کۆڵبەران ڕێژەی کوشتنی کاسبکاران بەنسبەت ساڵانی پێشوو زۆر زیاتر بووتەوە. ڕێز ئەرسەلان یار ئەحمەدی بەرپرسی ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ ماندوومان کردیت کاک ئەرسەلان. سپاس بۆیەوە هەر بژین.